ڕێکەوتی پازدەی خەرمانانی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی شەڕێکی سەخت و حەماسیدا لە نێوان هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هێزەکانی کۆماری ئیسلامی لە دەشتی بێلو سەر بە ناوچەی مەریوان پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەلی ناسرابادی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەلی ناسرابادی ساڵی 1331 هەتاوی لە شاری مەریوان لەدایک بوو. هەر لەو شارە خوێندنی تەواو کرد و لە ئاواییەکانی دەوروبەری شاری مەریوان وەک موعەلیمێکی دڵسۆز دەستی کرد بە وانەوتنەوە. ساڵی 1356 هەتاوی لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە ئاشنایەتی پەیدا کرد. پاش دەست پێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە پەیوەندی بە یەکێتی جوتیارانی شاری مەریوانەوە گرت و لە جەولە سیاسیەکانی پێشمەرگەکانی یەکێتی جوتیاران لە ئاواییەکانی دەوروبەری مەریوان شام بەشانی هاوڕێیانی کۆمەڵە بەشداری کرد. لە کاتی هێرشی یەکەمی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 1358 هەتاوی بە فەرمانی خومینی هاوڕێ عەلی چەکی پێشمەرگایەتی کۆمەڵەی کردەشان و لە شەڕی بەرگریدا بەشداری کرد. هاوڕێ عەلی یەکێک لە کادرە لێهاتووەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی پازدەی خەرمانانی ساڵی 1363 هەتاوی لە جەریانی شەڕێک لە نێوان هێزی پێشمەرگەی کۆمەڵە و بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی لە ئاوایی گەڕاو سەر بە ناوچەی سنە پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەسعەد قەلعە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەسعەد قەلعە ساڵی 1343 هەتاوی لە شاری سنە لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و ساڵی 1362 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی عەلەنی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە. ڕێکەوتی پازدەی خەرمانانی ساڵی 1363 هەتاوی لە سەر جادەی سنە کرماشان پێشمەرگەکانی کۆمەڵە لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕهاتن و لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد درودگەر ناسراو بە جەلال گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد درودگەر ڕێکەوتی پازدەی خەرمانانی ساڵی 1368 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ ڕەسوڵ حامدی لە یەکێک لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لەو پەڕی وەحشی گەریەوە تیرباران کرد. هاوڕێ ڕەسوڵ حامدی ساڵی 1337 هەتاوی لە شاری سەقەز لەدایک بوو. هەر لەو شارە بڕوانامەی فۆقە دیپلۆمی وەرگرت. ساڵی 1357 هەتاوی لەگەڵ مەسائلی سیاسی ئاشنایی پەیدا کرد و لە پەیوەند لەگەڵ جەمعیەتی دیفاع لە مافی زەحمەتکێشان لە شاری سەقەز درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا. پاش هێرشی یەکەمی ڕژیم هاوڕێ ڕەسوڵ هەر لە شار مایەوە و لە بەشی نهێنی تەشکیلاتی کۆمەڵە سازماندرا تا ساڵی 1360 هەتاوی و دواتر پەیوەست بوو بە ڕیزی عەلەنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1362 هەتاوی بەرپرسی سیاسی پەلێک لە پێشمەرگەکانی پێسپێردرا و دواتر بەرپرسایەتی سیاسی گوردانی 26 سەقزی لە ئەستۆ بوو. ڕێکەوتی حوتی پوشپەڕی ساڵی 1367 هەتاوی لە جەریانی شەڕێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە دژی هێزەکانی کۆماری ئیسلامی بریندار بوو بە برینداری کەوتە دەست جەلادانی کۆماری ئیسلامی. ڕێکەوتی حەڤدەی خەرمانانی ساڵی 1359 هەتاوی لە چوارمین ڕۆژی هێرشی ستونێکی گەورەی هێزەکانی کۆماری ئیسلامی لە نێوان جادەی بانە سەردەشت لە نزیک ئاوایی سەید سارم سەر بە ناوچەی بانە ئەم ستونە لەگەڵ بەرەنگاری پێشمەرگەکان ڕووبەڕوو بووەوە و شەڕێکی قورس و گەورە لە نێوان هێزەکانی کۆماری ئیسلامی و هێزی پێشمەرگەی کوردستان ڕوویدا کە دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی بە گوێرەی هەواڵەکانی رادیۆ ئێران
کوژران و چەند ماشێن و تانگی دوژمن لەناوچوون. بەداخەوە لەم شەڕەدا سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ مستەفا مەجیدی، هاوڕێ خالید مەجیدی، دوو برای ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە و هاوڕێ حامید تاهیری بەرپرسی تەبلیغات و ئینتشاراتی کۆمەڵە لە بانە گیانی ئازیزیان بەخت کرد. جێی ئاماژەیە یەکەم ستون لە چاردەی خەرمانانەوە لە شاری بانەوە بۆ داگیرکردنی ناوچە ئازادکراوەکانی کوردستان بەرەو سەردەش بەڕێوە بوون کە 6 کیلومتری ئەم جادەیان لە ماوەی 37 ڕۆژدا تێپەڕان بوو. چەندین جار تووشی بەرەنگاری پێشمەرگەکانی کوردستان بوونەوە. هەرچەند کە هێزی ئاسمانی ژیارمەتی دەری ئەم ستونە گەورە بوو، بەڵام لە ڕۆژی 37 بێجگە لە چەند کەس و چەند ماشێن چیدی کە لەم ستونە نەمابوو. هاوڕێ حامید تاهیری ساڵی 1329 تاوی لە ئاوایی پیاوێن سەر بە ناوچەی بانە لەدایک بوو. خوێندنی لە زانکۆی کەشاوەرزی تەورێز تەواو کرد. لە زانکۆی تەورێز لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە ئاشنا بوو. زستانی ساڵی 1352 تاوی لەگەڵ ژمارەیەک لە هاوڕێیانی لەلایەن ساواکەوە دەستگیر کرا و ماوەی 4 ساڵ لە زینداندا بوو. لەوێش درێژەی بە خەباتی سیاسیدا. پاش ئازادبوونی با ریزی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە پەیوەست بوو. لە دامەزراندنی جەمعیەتی دیموکراتیکی شاری بانە ڕۆڵی بەرچاوی هەبوو. ساڵی 1358 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ خالید مەجیدی و هاوڕێ مستەفا مەجیدی لە شاری بانە لەدایک بوون. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی لەگەڵ پەرەسەندنی خەباتی سیاسی و شۆڕشگەرانە لە کوردستان بوون بە هەڵسوڕاوی چالاکی ناوڕیزی لاوانی شاری بانە. پاش ماوەیەکی کورت هاوڕێ خالید وێڕای کاک مستەفا برای خۆشەویستی بوون بە هەڵسوڕاوێکی چالاکی کۆمەڵە. پاشان هاوڕێ خالید و هاوڕێ مستەفا هاتنە ناوڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەوە. ڕێکەوتی هەفتەی خەرمانانی ساڵی 1361 هەتاوی لە شەڕێکی قارەمانانە بۆ بەرپەرزدانەوەی هێرشی بەربڵاوی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ناوچە ئازاد کراوەکانی موکریان دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ سەعید تەها و هاوڕێ مەحموود شادمانی لە سەنگەری بەرگریدا گیانی ئازیزیان بەخت کرد. ئەم هێرشەی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە نیزیگ ئاوایی تورجان سەر بە ناوچەی سەقز کە بە مەبەستی داگیرکردنی مەقەڕەکانی کۆمەڵە لەو ناوچەیە بوون لەگەڵ بەرەنگاری هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕوبەڕوو بوونەوە. لەم شەڕەدا دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و بریندار بوون. هاوڕێ سەعید تەها ساڵی 1338 تاوی لە ئاوایی تیکانتەپا سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. لە هونەرستانی شاری سنە درێژەی بە خوێندندا. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ سەعید لەدەیان شەڕی ناوچەی موکریان قارەمانانە بەشداری کرد. هاوڕێ مەحموود شادمانی ساڵی 1340 تاوی لە شاری سەقز لەدایک بوو. ڕێکەوتی هەفتەی خەرمانانی ساڵی 1364 هەتاوی لە درێژەی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە ئاوایی شانەخسێ سەر بە ناوچەی بانە تێکۆشەرێکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ مریەم ڕاهدان کە بۆ ملاقاتی کوڕەکەی دەچوو گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ مریەم ڕاهدان ناسراو بە دایە مریەم ساڵی 1305 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. لە کاتی هێرشی یەکەمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان دایە مریەم یارمەتیدەری هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوو بۆ دابینکردنی خواردەمەنی. دواتر بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی پێی دەزان و هەڕەشەی لێ دەکەن کە تەبعید کراوی. دایە مریەمیش زۆر بە تەحەممولەوە بڕێک جلوبەرگ ئامادە دەکات و دەستی دوو منداڵەکەی دەگرێ و بە بەکری گیراوانی کۆماری ئیسلامی دەڵێت ئێمە ئامادەین، بەڵام بلان کاردێک بێنن بۆ مێردەکەم، چونکی ناتوانێت لە جێگەی خۆی هەستێت و
ماوەیە کە نەخۆشە و لە جێگادا کەوتووە. بەکرێ گیراوان لە کردەوەی خۆیان پەشیمان دەبنەوە و دەڵێن ئێوە جارێ مەڕۆن دواتر دەتان نێری. دایە مریەم چەند جار لەلایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر و ئازاد کرا. کۆنگرەی سەی کۆمەڵە کە لە ئاوایی وەتەمیش سەر بە ناوچەی مەهاباد گیرا بەشداری کرد. دواتریش وەکو پەیک و بڵاوکردنەوەی بڵاو کراوەکانی کۆمەڵە سازماندرا. ڕێکەوتی هەفتەی خەرمانانی ساڵی 1370 هەتاوی هاوڕێیان تۆفیق ئەلیاسی و ڕەحمان ئەلیاسی و مەحموود ئەژەغ بۆ سەردانی بنەماڵەکەی هاوڕێ تۆفیق ناسراو بە تۆفیق حەمەلا و دەچنە ئاوایی کانی دینار سەر بە ناوچەی مەریوان. بەڵام بەداخەوە دەکەونە داوی هێزە بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامی و پاش شەڕێکی سەخت و قارەمانانە هاوڕێ مەحموود ئەژەغ هەر لەوێ گیانی ئازیزی بەخت دەکات و هاوڕێ تۆفیق ئەلیاسی و هاوڕێ ڕەحمان ئەلیاسی بە برینداری دەکەونە دەست جەلادانی کۆماری ئیسلامی و پاش مقاومەتێکی سەخت و بوێرانە و تەحملی ئازار و ئەشکەنجەی زۆر لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە سیاچاڵەکانی ڕژیم ئێعدام کران. هاوڕێ مەحموود ئەژەغ ناسراو بە مەحموود هەورامی ساڵی 1342 تاوی لە شاری نەوسود لەدایک بوو. ساڵی 1362 تاوی هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1365 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ تۆفیق ئەلیاسی ناسراو بە حەمەلا و ساڵی 1329 هەتاوی لە ئاوایی بێساران سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. ساڵی 1355 هەتاوی بەهۆی نزیکی لە هاوڕێیان ئەیوبی نەبەوی و عەلی قوتبی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو. دوو جاریش لەلایەن ساواکەوە دەستگیر کرا. لە شۆڕشی گەلانی ئێران ساڵی 1357 تاوی چالاکانە بەشداری کرد و پاش ئاشکرابوونی چالاکی کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1359 تاوی هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ تۆفیق ئەلیاسی ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە ساڵی 1366 تاوی لە لایەن هاوڕێیانی ناوچەی سنەوە وەک ئەندامی کومیتەی ناوچەی سنە هەڵبژێردرا. هاوڕێ ڕەحمان ئەلیاسی ساڵی 1341 تاوی لە ئاوایی بێساران سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1360 تاوی هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ڕەحمان وەک براکەی هاوڕێ خەلیل کە ساڵی 1362 تاوی گیانی بەخت کرد فیداکار و هەر وەک هاوڕێ تۆفیق ئەلیاسی لە زیندانەکانی کۆماری ئیسلامی مقاوم و سەرسەخت بوو. ڕێکەوتی 19 خەرمانانی ساڵی 1359 هەتاوی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە شاری شنۆ لە پایەگەی خانلەر بۆ ماوەی چەند کاژمێر شاری شنۆیان بە خۆمپارە و تۆپ دایە ژێر ئاگری خۆیان و هێلیکۆپتێرەکانی ڕژیمیش ئەم شارەیان بەڕاکێت کوتە کە بەهۆی ئەم کردەوە دژە مرۆڤایەتی ڕژیم چەند کەس لە خەڵکی شنۆ گیانیان بەخت کرد. یوسف عەلی موسا و مام ئەحمەدی دەستفرۆش و مناڵێکی 4 ساڵانە بەشێک لە شەهیدانی ئەم کارەی ڕژیم بوون. ڕێکەوتی 19 خەرمانانی ساڵی 1359 هەتاوی پاش 8 ڕۆژ شەڕی قورس لە نێوان هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی و هێزی پێشمەرگە لەسەر جادەی سەردەشبانە ستونی هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی دارساویان سەر بە ناوچەی بانە کەوتنە بەرهێرشی دلێرانەی پێشمەرگەکانی کوردستان و زەرەر و زیانێکی زۆریان لێکەوت. لەم شەڕەدا کۆمەڵە و حیزبی دێموکرات و چریک پێکەوە بەشداریان تێدا کرد. ڕێکەوتی 19 خەرمانانی ساڵی 1361 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ باقی فەتاحی ناسراو بە باقی یەمێنان
بەهۆی تەقینەوەی مین جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ باقی فەتاحی ڕێکەوتی 20 خەرمانانی ساڵی 1362 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی تێکۆشەرێکی کۆمەڵیان بە ناوی هاوڕێ ڕەسوڵ ڕەشیدی لە زیندانی شاری تەورێز تیرباران کرد. هاوڕێ ڕەسوڵ ڕەشیدی ساڵی 1342 تاوی لە ئاوایی گردەگڕوێ سەر بە ناوچەی مەهابە لەدایک بوو. خوێندنی سەرەتایی لە ئاوایەکەی خۆیان تەواو کرد و پاشان بۆ درێژەدان بە خوێندن چووە شاری مەهاباد و لەم شارە دیپلۆمی علومی تەجروبی وەرگرت. پاش دەستپێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک هەڵسوڕاوێکی تەشکیلاتی درێژەی بە کار و چالاکی بە شێوەی نەهێنیدا. بەهاری ساڵی 1362 تاوی لە نیوە شەوێکدا کاتێک هاوڕێ ڕەسوڵ لەگەڵ ژن و منداڵەکەیدا لە خەودا بوون، هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ماڵەکەی و دەستگیریان کرد. بۆ ماوەی 4 مانگ هاوڕێ ڕەسوڵ کەوتە ژێر سەختترین و دڕندانەترین ئەشکەنجەی جەلادانی کۆماری ئیسلامی. ڕێکەوتی 20 خەرمانانی ساڵی 1364 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی 26 سەقز عملیاتێکی سەرکەوتوانیان بۆ سەر پایەگای هێزا بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامی لە بەرزاییەکانی ئاوایی پیرەومەران لە بەشی گەوەرکی میرەدێ سەر بە ناوچەی سەقز بەڕێوە بردو لە شەڕێکی قورسدا زەرەر و زیانێکی زۆریان بە دوژمن گەیاند. ڕێکەوتی 20 خەرمانانی ساڵی 1364 هەتاوی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی بە هێزێکی زۆرەوە بە مەبەستی زەربەدان لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە نزیک ئاوایی باینچۆ سەر بە ناوچەی سنا کە خەریکی حەسانەوە بوون هێرشیان هێنایە سەر پێشمەرگەکان. دەست بەجێ پێشمەرگەکانی کۆمەڵە بەرەنگاری ئەم هێرشە بوون و پەلاماریان بردا سەر بەکرێ گیراوان و پاش 3 کات ژمێر ئەم هێرشە و هەروەها هێرشی هێزی یارمەتی دەری دوژمنیان بە تەواوی تێکشکاند و خەسارێکی زۆریان بە بەکرێ گیراوان گەیاند. ڕێکەوتی 21 خەرمانانی ساڵی 1359 هەتاوی لە سەر جادەی مەلاشێخی سەردەشت شەڕێکی قورس لە نێوان هێزەکانی کۆماری ئیسلامی و پێشمەرگەکان ڕوویدا کە لە ئاکامدا ژمارەیەکی زۆر لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران. هەر بەم بیانەوە بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی شاری سەردەشتیان خستە ژێر ئاگری توندی خۆیان کە بەداخەوە لە ئەنجامی ئەم هێرشەدا چەند کەس لە خەڵکی بێتاوانی ئەم شارە گیانی ئازیزیان لەدەستدا. ڕێکەوتی 21 خەرمانانی ساڵی 1363 هەتاوی لە شەڕێکی قورسدا لە نێوان پێشمەرگەکانی کۆمەڵە و هێزا بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی چاولکان لە بەشی کەڵاتەرزان سەر بە ناوچەی سنا ڕوویدا. زەرەر و زیانێکی مادی و گیانی لە هێزی دوژمن کەوت و بەداخەوە لەم شەڕەدا 3 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ محەممەد بەهمەنی و هاوڕێ ڕامین معروفی و هاوڕێ ڕەحیم تەنهایی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ڕەحیم تەنهایی لە ئاوایی حەسەناوە سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. هەر لە ئاوایەکەی خۆیان دەورەی سەرەتایی خوێندنی دەست پێ کرد و تا پۆلی دووهەمی دواناوەندی درێژەی بە خوێندندا. هاوڕێ ڕەحیم لە جەریانی ڕاپەڕینی ساڵی 1357 ئێران لەگەڵ خەباتی سیاسی ئاشنایەتی پەیدا کرد. پاش ڕاپەڕین لە جەریانی هەڵسوڕانی ڕێکخراوە سیاسیەکان و سەرەڵدانی خەباتی ئاشکرای کۆمەڵە سیاست و ئامانجەکانی ئەم ڕێکخراوەیەی ناسی و وەک لایەنگرێکی دڵسۆز و فیداکاری کۆمەڵە هەڵسوڕانی سیاسی خۆی لە ئاراستەی سیاست و پەیڕە و پرۆگرامەکانیدا درێژە پێدا. هاوڕێ ڕەحیم بەهاری ساڵی 1362 تاوی بەهۆی ئەوەی کە ئەمنیەتی کەوت بۆ مەترسیەوە بۆ درێژەدان بە تێکۆشان لە ڕێگەی ڕزگاری خەڵکی کوردستاندا پاش تەواوکردنی دەورەی سیاسی نظامی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە بە ڕەسمی هاتە نێو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە.
هاوڕێ محەممەد بەهمەنی، هاوڕێ ڕامین معروفی، ڕێکەوتی 21 خەرمانانی ساڵی 1366 هەتاوی لە جەریانی گرتنی پایەگەی میانە لە ناوچەی مەریوان شەڕێکی قرس لە نێوان پێشمەرگەکانی کۆمەڵە و بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی ڕوویدا کە لە ئاکامدا چەندین کەس لە هێزی دوژمن بەدیل گیران و دەیان کەسیش کوژران و بریندار بوون و چەک و تەقەمەنێکی زۆر دەستکەوتی پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. بەداخەوە لەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ بێهروز ڕەحیمی ناسراو بە پوویە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ بێهروز ڕەحیمی ناسراو بە پوویە ساڵی 1342 تاوی لە شاری سنە لەدایک بوو. ساڵی 1359 تاوی لە مانگرتنی سێ ڕۆژەی خوێندکاران لە دژی ڕژیم دەورێکی بەرچاوی جێرا و بەهاری ساڵی 1360 تاوی دەستگیر کرا و بۆ ماوەی ساڵێک لە زیندانی کۆماری ئیسلامیدا بوو. ساڵی 1364 تاوی خۆی گەیاندە مەقەڕەکانی کۆمەڵە و پاشان لە گوردانی شاهۆ سازماندرا. هاوڕێ بێهروز ساڵی 1366 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە.